الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. سلامي خير لك الليل بمعنى معرفة. السلام عليكم ورحمة الله وبركاته. دابكاري للپروردگار باراني برحمة بارين يرسلهم ولاية من دار درقاي آسمان وزي لهم ولاية من بكاته والخير وبركة. دوتاري امرولا ببشيواني پروردگار باسي دودكين. ديننا هو التقدير والاحترام، وتعدين الإسلام أو يقرنجي ددا بوي ريز كردن لإسلام دا وحساب كردن وبرانبري خود. إنسان إيمان دار أقا بروانيتو بروف كمي وش كاتو همومان خاوني عقلي كي جوان وسليمي أتوانين بيكين وروجيان فمان ودا روجمان سود والبين. ومتعال جل جلاله القرآن دا فرمي: أعوذ بالله من الشيطان الرجيم، ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم. وإبرودگار مروف لجوان ترين وچاكترين وباشترين شواز. وإبرودگار مروف دروس كردو لنا ومخلوقات كانيتر. ولقد كرمنا بني آدم. وإبرودگار أنقاشان كدروستي كرد بجوان ترين چاكترين باشترين شێواز ڕێزشی دێناوە و بە گەورەی داناوە و هەموو مرۆڤەکان لەسەر دنیادا کە هاتوون مەخلوقاتەکانی تر سوژدەیان بۆ بردووە بۆ گەورەی ئەو مرۆڤانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوومان تێیەکا وەچینە خزمەتیە فەرمێ: لەیسە منا من لەم یوەقر کەبیرەنا وەیەرحەم صەغیرەنا وەیەعرف لعلمنا حەقەه. واتابع عمر نازدار صلى الله عليه وسلم فرمت: كسي ليمني ريزي قولكان نقري وبزي بمنار وجير دستي خوي ديتوا. وهروها لقل مجدا زانست علمي هبي بوي كهيا لم بابتدا. كواتا تقي كردن ريز قردن لو كساني لخوت قولتن. أما ما نريز قردن هوي هرمرو فيك حالة من يقدا چنێ گەورەبی کەس هەیە لە دوو گەورەتر بێت. واتە ڕێزگرتن لە سەروی خۆت دۆمیانش هەیە، چنێ کە بچووک بی لە خۆت بچووکتر هەیە. ڕەحمێ بە خواری خۆتش بکەیت دووەمیان. سێهەمیانش تەقدیری ئەو کەسانی خاوەنی عیلم و زانست و مەعریفەتن، ئەوش تەقدیرکردنی خۆتە لەم سیانەدا دەیگوتینەوە. یەکەمیانەوەی ئیمانداران ڕێزکردنی دایک و باوک. ئینسانە بێ زۆر وریا بێت یەکێکە لەو مافە گەورانە. هەر کەسێک لە ئێمە هاتووینەتە دنیاوە دایکێکمان هەیە و باوکێکمان هەیە. ئەگەر لە دنیا ماون هەتا دەرنەچون لە دنیادا و بەرەو پاشە ڕۆژ و قیامەت و ڕۆژی بەرزەخ بگەڕێنەوە بەلای پەروەردگار، واجبی شەرعیە لەسەر تۆ و من کە چی بکەین؟ ڕێزگرتنێکی تەواوی ئەو دایک و باوکە بکەین. ئەگەر خراپش بێ لەگەڵماندا هەر مافە لەسەرمان کە ئێمە ئەبێ چاک بین بەرامبەری. مەڵێ باوکم خراپە، مەڵێ دایکم خراپە، با خراپ بێ. واجبی شەرعیە لەسەر تۆ باش بی لەگەڵیدا. چونکە ئەمە مانای ئەوە نییە کەسێ خراپ بێ لەگەڵ تا تۆ خراپەی لەگەڵا بجوورێتەوە و مامەڵەی لەگەڵا بکەین. خۆی پەروەردگارە فەرمێ: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. پەروەردگار داوامە لێیەکا چاک بین لەگەڵ خۆیدا و پاشانش چاک بین لەگەڵ دایک و باوکماندا. ولەوە لەگەڵ ئەوەشدا فەرمێن
خوي پروردگار داوامن لێکە فەلا تەقل لەهما ئوف وەلا تەنهەرهما وریا بن و شێوکی بەکار نێنن کە وشەکە ناوای ئۆڤێ یعنی ناڕازی دەردوڕین لە وشەیەکی دایک و باوکشە بێ زۆر ئاگار لێبێ و ئەبێ وەخفض لەهما جەناح الذل من الرحمة کەواتە باڵەکان وا شۆڕکەیتەوە ئەو دایک و باوکە ئامادەبی لەسەر شان و باڵی تۆ لەسەر زەویدا بڕۆ ئەوەنە چاکبی چونکە ئەوان چۆن لە مناڵیدا چاک بوون لەگەڵ تۆ تۆش ئاوابی لەگەڵیدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یەکێ لە کەبایرەکان ئەوەیە لەعنەت بکرێت لەعنەت لە باوکودایی فەرموویان لێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن کەسێک زادەکە لەعنەت لە باوکودایکی خۆی بکات فەرمووی ئەگەر کەسێک بێتە سەبەبش بێتە هۆکاری لەعنەتبوونی دایک و باوکی هەر وەک ئەوە وایە کە خۆی لەعنەتی کردووە بەری ئەو گوناحە گەورە کردووە. واتە ئینسانی چاک و باش نە ئەوەیە ئازاری باوک و دایکێدا نە ئەوەیە کە لەعنەتی لێکا لە باوک و هەردوو لای چی باوک و دایکی بێ نە ئەبێتە هۆکار کارێ ناشرین و کارێکی خراپ ئەکا خەڵک جمێن بە باوک و دایکی بێت چکە ئەو کاتە ئەو ئەگەر سەبەب بوو هەر وەکەوەیە تاوانەکە خۆی کردوێتی ئەبێ وریاش بێ ئەوش تاوانێکی گەورەی ئینسانی موسڵمان هەبێ خۆی دوور بکاتەوە. دووەمیان ڕێزگرتنی زانا و عالم هەر کەسێک لە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان قوتابی بووە خوێنەوار ئەلفوبێ فێربووینە ئەبێ زۆر زۆر بە احترام و ڕێز بی بەرامبەر بەو مامۆستایەت ئەگەر ئەلفوبێیەکی فێری کردووی ئەگەر ئێستا خاوەنی هەر چەند شەهادە بی ئێستا ئەگەر خاوەنی شەهادەش نەبی ئەگەر ئێستا لەو مامۆستایەت شەهادەت بەرزتر بێت ئەبێ تۆ احترام و ڕێزێکی گەورەت هەبێت احترام و ڕێزێکی گەورە بنوێنی بەرامبەر ئەو کەسانەی کە عالمن زانانە شوێن کەوتوانی پێغەمبەر لە شوێنی پێغەمبەر ڕاوەستن لەبەر حورمەتی شوێنەکەی چکە شوێنەکەی گەورەیە بێت تۆش حورمەتی لابێ خوانەکە دەم نەدەیتەوە بە کەیفی خۆتە موقسە بکەی احترامی گەورە نەبووی احترامی و شوێنانە نەگری بۆیە وریا بە ڕۆژ ڕۆژی دەدوایە خوای پەروەردگار پێ دەرەکات چکە ئینسان ئەگەر بێت و ئەمڕۆ هەرچی بکا دوو سبەی و دەهان سبەی ئەتوانێت پەروەردگار کە حەق و مافەتی لێ بسێنێتەوە. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەو کەسانی کەوا خوێندەوارن ئەو کەسانی کەوا میراتگرن ئەو کەسانی کەوا فێری کردوون بەو شێر ئەو کەسانەیە کە هیچ خوێندەوار نین و هیچی لێ نازانن خوای پەروەردگار ئەڵێ یەکسان نییە ئەبێت تۆش بزانی وریابی لە سیفەتی ئیمانداری چاک و باش وا مۆفەقی بکا ئەو کەسێ. سێهەمیان بەتەمەن ئەزیزان بەتەمەن ئەبێ ڕێزی و تەقدیری تایبەتی هەبێت هەم پیاوەکە خۆی تەقدیر و ڕێزی خۆی بگرێت کاتێ ڕەشی ڕیش و سەری سپی دەبێت حەساب بکا بۆ هەنگاوەکانی حەساب بکا بۆ قسەکانی و ئەبێ کۆمەڵگاش لە خوار خۆیانەوە تەقدیر و ڕێزێکی تایبەتیان هەبێت چونکە ئاین ئیسلامی پیرۆز وا داوامان لێ دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت خوای متعال جل جلاله شەرمەکا لە سپیەک کە تەڵێ ڕیشی سپی بووە تەڵێ سەری سپی بووە چی جا ئەو مرۆڤە کە سەر و ڕیشی سپیە بێ ئەبێ خۆی زۆر شەرم لە خۆی بکات ئەم فەرمایشتەی لەبەرچاو بێ چونکە خوای پەروەردگار شەرم لە تۆی عەبدی من و تۆ کاچینە تەمەنەوە شەرمەکە هەم ئەبێ ئەو پیاوە کە بەتەمەنە شەرم لە خۆی بکات و ئەبێ ئەوانەیشی لەو بچووکترین شەرم لەو گەنجکە خوای پەروەردگار کە لە فەرمایشتی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام هەمە فەرمێت ئەبێ زۆر بە تەقدیر بەڕێز ئەبێ ئەوانە وریابی ئێستا ئەمانە کاڵ بوونەتەوە لەناو زمانی ئێمەدا لەناو ژیان و گوزەرانی ئێمەدا ئەمانە ئەبینین کاڵ بووەتەوە و زۆر بایەخی پێ نادرێت ئەچی بۆ مەجلیسێک لە خۆت گەورەترە ئەبێ ئەوەی بەتەمەنە لە پێشەوە دانیشێ نەک منداڵێ ئەبێ ئەو کێتە پێشی تۆ دەی بۆ مزگەوت ڕێزی تایبەتی هەبێ دەچیت بۆ مەجلیسێ بۆ کۆڕێک بۆ هەموو شوێنەکانی ئیماندارانی عەزیز بەمانە گەورە دەبین
کە پیاوێک دێ وەلات نیسبی هەڵەسی لە بەردەمی مامۆستایەک هەڵەسی لە بەردەمی دایکتە باوکتە هەڵەسی لە بەردەمی دەستی ماچە دەکەی ئەمە ئاینی ئیسلامی پیرۆز فێری ئەمەی کردوین ئەمە لوبی احترام و ڕێزە کە پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام بەڵەجار ئەمەی نواندووە لە کەسانێک لەوەی لەم مەقامەشان نەبن کەسێک هاتۆتە خزمەتی بەرادەر و ڕەفیق و هاوری خێزانی بوو تەنانەت کە مناڵی بچووک لە مەجلیسەکەیە دانیشتووە هاتەوە هەستاوە لە بەردەمی وەک احترامێ تەنانەت دەبینی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە تەقدیر و ڕێز لەگەڵ سەحابەدا و سەحابەش بە جوانترین شێواز مامەڵان کردووە لەگەڵ پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر بچینە ئەو ژیاننامەوە زۆر دەکا بەڵام جەنابتان لەوەیە بزانن و بە زۆرش دەستی لێدا هاتووە یەکێکی کردەوانە جار دراوسێک ئەبێ زۆر وریابین لە دراوسێکەمان چونکە دراوسێ شایەتی دنیا و قیامەتمانە شایەتی دنیا و قیامەتمانە و دراوسێ چونکە وریابن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا یؤمن جاره ئیمانی نییە و دراوسێ ئیمانی نییە سێ جا تکراری دەکاتەوە ئەو هاوسێی کە تێرە و هاوسەکەی کری کە چییە کە برسیە ئەمە نیشانەی چی زۆر خەتەرە ئەم هەڕەشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ دراوسێ وەفات دەکا ئەگەر دراوسێکانی شایەتی بۆ باش بدەن چونکە خوای گەورە و پێغەمبەری خوا فەرمێ شایەتی مرۆڤەکان شایەتی مەلایکێ خۆشبەختی بۆ دراوسەیەک کە دەمرێ و دراوسێکانی لێ ڕازی ئەوە لە دنیا و لە قیامەت بڕیەتەوە نەکبەتی و قوربەسەری بۆ دراوسەیەک کە دەوەفات دەکا و دراوسەکان دەڵێن ئۆ خەیرە کۆڵمانە بوو لە گەڕەکەکەمان نەما لە کۆڵانەکەمان نەما ئەوە نەکبەتی ئەبێ وریابین لە ئەوەڵی بین لە ئاخری نەبی واتە لە چاکەکارەکان بین چونکە پێغەمبەران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحاب و یارانە فەرمن ئەممەنە وەسیەتی پێ کردووین وریای دراوسێ بن وریای دراوسێ بن وامان زانیە گەر پێغەمبەر وەفات بکا عەلەیهی سەڵات وەسەلام بەشی وەرەسەی پێغەمبەر بۆ دراوسێش دەچێت ئەممەنە ئاماژەی پێ کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام الزەوج وەالزەوجەتە ژن و مێرد و پیا و ژن ئەبێ زۆر احترام مودە لە بەینیان ئەبێ پیا و ژن خۆی چیە ئیماندارانی عەزیز پیاوە گەورەکە ئەوانەیشی کردن ژن تازا و سەرگیری دەکەن احترام و ڕێز ئەگەر احترام و ڕێزی جیانەما ئەو ژیانە تامینە محەبەتیش دروست نابێت لە باڵیدا ئەگەر احترام و ڕێز نەبوو لە نێوانی پیا و ژندا یەواش یەواش کاڵ دەبێتەوە و لە پاش ئەمەش سێرەکەی خۆشەویستیەکەش کەم بێتەوە هەم مەوەدە نامێنێ و هەم ڕەحمەش نامێنێ و هەردی لێک ئەترازێ خوای پەروەردگار کە واجبی کردووە لە سەیەما و سەرگیری بکەین بۆ ئەم دوو مەبەستەی کە هەم مەوەدە دروست بێت و هەم ڕەحمەت دروست بێت ئەوەش بزانین ئێمە تەفضیل هەیە تەفضیل مانای ئەوە نییە کرا و مرۆڤە گەورەیە و ئەوە خەش نەبێ بێتە کۆیلەی و بێتە عەبدی و ئەبێ هەرچی ئەوت ئەبێ ئەوە بێت نە خەڵەت تێ نەگەین پیاو عەزیزەکان ئافرەتە بەڕێزەکان خوای پەروەردگار مەقامەتێکی داوەتە پیاو قەوام بێت قەوامی مانای ئەوەیە یان ئافرەت ڕێزێکی زیاتر پیاوەکەی بگرێت ئەمە لە هەمان کاتە بۆ پیاوان و لە هەمان کاتە بۆ پیاوش مانای ئەوە نییە ئافرەتەی کرد ئەمە بێ زاڵ بێ و دنوچی بەسەریا بێ و قسەی هەر پیاو بخواتەوە و ژنە بێتە کۆیلە و بێتە عەبدی ئەمە غەڵەتە ئەگەر تۆ ئاوا تێگەیشتوو من ئاوا تێگەیشتوم لە دین ئاوا ناڵێ دین ئەڵێ ئافرەت ڕێزی پیاو بگرێت مەکانەتی بۆ دانا باگە سەرگەورەی ماڵی دانا ئەبێ پیاوەکەش احترام و ڕێزی ئەم ژنە بگرێت مشاوەرەی بکە هەموو شتەکانی لەگەڵ ئەم ژنە بۆ ژیانی خۆی و بە باشە ڕۆشی بە هاوسەنگی بەرەو پێش باوەتوانێت سوودێکی دنیا و قیامەتی خوێن بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام داوا ئەکات لە ئافرەتان لە ئەوانەی کە هاوسەریان هەیە نوێژەکانیان بکەن ڕۆژەکانیان بگرن چوار پێنج چوار خەسڵەتەیە بیکەن و پاشانش نوێژ بکەن ڕۆژ بکەن ئەگەر زەکاتیان ببیدەن لە دواییدا ئەگەر بە قسەی پیاوەکانیان بە جوانی بکەن لە خەیردا نەک لە شەڕ
پیاوەکە دەگەر گوتی نوێژ مەکە خراپە بکە لەگەڵ دراوسێکەت خراپ بە قسەی زبر بکە قسەی ناخۆش بکە لەگەڵ قەومەکەت خراپ بە لەگەڵ قەومەکەم خراپ بە ئەمانە هیچی نابێ بێتاعی پیاوەکەی چونکە ئەمانە ناشەرعین نابێ بەی شێوەیە بەڵام لە چاکە و مەعروفدا بە قسەی پیاوەکەی دەکا و پیاوەکەش لە چاکە و باشەشدا بێ بە قسەی ژنەکەی بکە لە خراپە نابێ بە قسەی ژنەکەی هەردووکە ئەبێ لە چاکەدا تەواوکەری یەک بن لە خراپەدا نابێت تەواوکەری یەک بن ئەو کاتە خراپە بێ گوناهبارە بنەکە یەکێکی تر لەوانە منداڵ ئازیزان ئەبێ هەموومان بەزەیمان بە منداڵ ئەبێتەوە ئەوانەی لە خواری خۆمان چونکە منداڵ ناوی ها بەخۆیەوە منداڵ کاری منداڵی دەکات کاری گەورە ناکات ئەبێ سەبرمان ئەبێ و تەحەموولمان ئەبێ لە منداڵ پێغەمبەری خوا فەرمێ لە حەدیثەکەی پێشوودا باسمان کرد وەلەم حەدیثەشدا لەیسە من ئومەتی من لەم یجلی کەبیڕانە لێ ئێمە نییە و لە ئومەتەکەم نییە کەواچی بەبێت احترامی گەورە نەکرد وەیەرحەم سەغیرانە وەبێ و بەزەی بە منداڵە نەیەکە نابێتەوە دوود و تیژبی بەرامبەر بە منداڵ مناڵەکانی خۆت بەتایبەت مناڵی گەڕەک دەوروبەر هەمووی چونکە بە دوود و تیژی بەرامبەر بە منداڵ ناتوانێت هیچ بکەیت هەرچی کاتێک توانیت بەرامبەر بە نەمامێک ئێستا هەموومان بچین نەمامێ برێژین ئەو نەمامە بێ بە گوێرەی نەمامەکە بێژین ئەمڕۆ ناشتوان سبەینێ دەچین دوو سبەی نەمامەکە کەمێ لار بووە خۆ ناکرێ ئەو نەمامە تۆ توندی تیژی لەگەڵا بکەی نەمامەکە دەشتێت دەکەوێت گەورە نابێت جوان ڕاناوەستێت ئەو منداڵەی تۆش ئەو نەمامەیە ئەبێ وەک ئەو نەمامە مەعامەلەی لەگەڵا بکەی چۆن دارێ خەیتە باو ئاوێ دەی چاو لێتی بۆی نشتێتەوە بۆی جوان دەرچێت بۆی سبرینە بەرێ جوان بگرێ ئەو منداڵەی تۆش ئەوەی حاکەدا هیچ فەرقی نییە منداڵەکەش ئەبێ چاوی لێ بێ نەکەوێ هەتا پاگرێ زەرێ نەدا گەورە بوو لە هەرزەکاری ئەبێ بڵێ کوڕم ئەمە باشە ئەمە باشە ئەمە خراپە کوڕە جوانەکە بە قسەی شیرین بە توند و تیژینا گەورە بێ بانی کەی ئەبێ پێی بڵێ کوڕم ئەبێ هاوسەرگیری بکەی وەرە بزانە کە خۆشی شەرمی کە تۆ بڵێ بە کچەکەت بڵێ کوڕێکی باش بۆ کچەکەت وە کچێکی باش بۆ کوڕەکەت فێری کەی بگەێنی یەواش یەواش گەورە بێ ئەمجا دوایەوە باسی بەترسیارەتی بێ بکەی کوڕم تۆ گەورە بووی ئێستا تۆوانەکە پرسرە ئافرەتێ لاتە پێڵەن فرێزانت تۆ ماڵێکی تۆ خۆم حەساب بووە کە ناو کۆمەلگادا ئەم قسە شیرینانە بکەی بۆ منداڵێک هەتا ئەبێتە پیاوێکی کامل و جوان ئەو کاتە باشترە بێ چاکرە بێ لەگەڵ منداڵە ئینسانی ماندا هەبێ باشە ئەمانە ئێمە باشبین لەکوێدا جێبەجێ بکەین لەناو کۆمەلگادا یەکەمیان فی العەمەل لە هەر کەسێ لە شوێنی ئەرکی خۆی جێبەجێ بکە هەر ئەرکێک هەیە من لە مامزگەوتا و لە شوێنەکەی خۆمدا تۆ مامۆستایەک ئەو فەرمانبەرێک ئەو لە دوکانەکەیدا گەنجێک لە شوێنەکەی خۆیدا هەرکی لە شوێنی خۆی ئەو خاڵانەی کە باسمان کرد احترامی ئەو چەند بەشە بگرێت کە لە خزمەتیا هەبێت یەکەمیان لە عەمەل کاروکردارەکەی کاتێک ئەچێتە سەر ئیشەکەی دەگەڕێتەوە ملتزم بێ بەو کارێک کە دێو دەڕوا هەموومان محاسەبەمان لەسەر ڕۆژێک دێ دەگەڕێنەوە بەلای خوا لە بەینی ئەوە نەجێگادا ناتوانێت یەکدیوەری بکەی خوای پەروەردگار هەمووی لێ ئەپرسێتەوە بێ وریای بێ دووەم فی المەسجد لە ناو مزگەوتە احترامی یەکدی زۆر بگرین زۆر بەدەمیەکۆ بین قسەی ڕەق و وشک نەکەین دەمچاو نەدەین بە یەکا ئێمە پشمانگایەکی چەند ساڵێ ژین بە یەکە و دەڕۆین نامێنین تۆ ئەمانەتی خودی خۆت ئەمانەتی لەو ماڵەی کە ئەمڕۆ سەرگەورەی سبەی دەڕۆی کارێک بکە لەناو ماڵەکەی خۆتدا هەمووی بە حەزرەتەوە بێت خێزانت مناڵت دەیتە مزگەوت با ئەچی نوێژخوێنانێ بە حەزرەتەوە بن دەچیتە بازاڕ با خەڵک هەمووی دەستێ بۆ بکاتەوە دەچیتە دایرەیەک هەمووی هەڵسێ لەبەرتەوە بکە پیاوێکی چاک و باشە لە مەجلیسێکدا دانیشتی خەڵک بڵێ خۆزگایە چوار قسەی خۆشمان بۆ بکەین ئاوا بێ مرۆڤ ئاوا بێ باشە لە ژیانی خۆیدا هەمووی ئەمانەتە بەخوامانە هەر ڕۆژێ دێ دەمرین دەڕۆی و تاو ناو تش نامێنێ بەخوا لە ماڵەکەشدا هیچ نامێنێ في الطريق لە ڕێگاوبان
ئاسانکار بە بۆ ڕێگاودا ئاسان بە بۆ خەڵکی بە دەمی خەڵکەوە بە ئەزیەتی خەڵک مەدە مەوە ئەوەی کەوا ئازار شکێن بە بۆ خەڵک پاسکیلی پێیە ماتۆڕت پێیە سیارەت پێیە هیچ پێ نییە بە پێ هیچ کامی مەبە ئازار بۆ خەڵک هیچ کامی مەبووە ئەزێت و ماندوو بۆ خەڵک بەڵکو بۆ ڕەحمەت بۆ خەڵک ئەمانە گشتی وەسایلن لە پاسکیلە کۆبیگە هەتا ئەو بەڕی سیارێکی جوان قەسرێکی جوان ئەمە گشتی وەسایلی دنیایە خوادایە پێک مدەیەکە و دەڕۆی و نامێنی ئەمانە بکە وەسیلەی خێر بۆ دەوروبەرەکەت ئیسفادەی لێ بکە ماوە وەسیلەیەکی شەڕ گەنجە عەزیزەکان گەنجە جوانەکان ماتۆڕت هەیە خوادایە بکەم دەی ماتۆڕە کاری چاکی پێ بکە ئیشی باشی پێ بکە ڕەحمەت بابێت بۆ خۆت بۆ باوکت بۆ کەس و کار یارمەتی کەسێ بدە هەروەها سیارەش و هەروەها پاسکیل و هەمووی دەگرێتەوە هەتا دەچێتە سەرەوە وفي الحوار كاتێک قسە دەکەی لە قسەدا با قسەکانت بۆنی ڕەحمی لێبی قسەکانت بۆنی خێری لێبی قسەکانت بۆنی سوودمەندی بەرژەوەندی گشتی لێبی قسەکانت با قەت بۆنی خراپەی لێنێ بۆنی شەڕی لێنێ بۆنی شتی خراپی لێنێ هەوڵدا ئەو شانەی کە لە زارت دەرەچێت لە زمانت دەرەچێت هەموو حەساب بۆ لەسەرت دەنووسێت بە جوانی بە چاکی احترامی بەرامبەر بگرە ئەگە بەرامبەرەکەش احترامی نەگرتی تو بێدەنگ بە با زیاتر نەبێت زۆر جار ئەمانە یەکتری نەشکێنینەوە قسەی نەکەین بە شێوازی کەسێکی تر بێ بۆی بیشکێنینەوە چونکە ئەمانە خۆش نییە ئینسان بەمە گەورە نابێت بە احترام و ڕێز و تەقدیر و قسەی شیرین و گفتاری جوان بەمە گەورە دەبێت بەخۆ بچووکردنەوە گەورە بێت من تواضع لله رفعه الله هەر کەسێک خۆی بنوێنێ بۆ خەڵک خوای گەورە بەرزێ کاتێ هەر کەسێک چیز بێتەوە خۆی بە گەورە بزانێ و بەسەر خەڵکە خوالوت هێشتێنێ خوای گەورە هێنێتە خوارەوە هەڵە تۆ قابلێەوە نیت بێوە خوار بۆیە لێ بۆ بزانین و یەکێکی درێژەوەیە قیمەتی احترام لە ماڵەکانماندا لە نێوانی خۆماندا مناڵەکانماندا کە بیچینین واتە بینێژین لەناو کۆمەڵگاماندا لە شەقان لە دایرەکان هەمووی وای لێ بکەین زیاتر و زیاتر احترام و ڕێز و ڕێزگرتن لە یەکتری بەمە خوای گەورە خۆشمانی وێ هەموومان چونکە هەموومان ئەگەڕێینەوە ئینەمە المؤمنون ئیخوە هەموومان براین چی برای دایک و باوکی ئەوە حەقێکی زیاتر ئاگاوە نەبێ هەموومان براین وەکل هەموومان چی من ئادەم وئادەم من تراب هەموومان لە یەک باوش هەموومان ئەگەڕێینەوە بۆ گەڵ أبي وياي أمري خير الرحمن يبقى عقيدة خير من كولجمان صابك يا ربي فعلك وعلم لو نحن كان من خوجري يا ربي احترام وريد وتقدير يوم زيادك يا ربي خوايا وشاكي ومبارك في كسر رقاما ورحمة بيع ودوركان من كعقيدة خير من كيلجمان صابك يا ربي كمان يا خير وبركتك إخوائي لنا خوش شفاء عجل يا مدي أو كساني كدعوي دعاء خير يا الله شفاء عجل يا مدي أو شيء داوي نقول هش فايدة يا رب فرزارة كي وبديتوا خواه وي هر مصيبة گرفته كي داوي كي نيازة چاكو باشي خواه وجه وجه كي يعني خواه جانب جوانا كان من ببارزي لهم بغاية دنيا لهم مصيبة خواه أو سجيان واسان كي چيبو قرآن بوچان خواه موفقيان كي اختاب خانكان يعني موفقي ما مستقانيان كي خواه أمن وأمان بخرار وغات وخاق من كي خوايا داران برحمة باريني مسلمان دا يا ربي خوايا برحمة وقوله وعظمة خور باراني برحمة باريني مسلمان دا خوايا لك فارم ورحمة ودرقاي آسمان من روكيتو درقاي خير وبركتي دنيا من روكيتو يا ربي خوايا رحمتك وعزتك مزدوكي برسلوك واركسي هر كسي وهر مسلمان دسكي حالا خيرك هر خيرك دكاتي مزدور بيه مستشفى بيه كتاب خانه بيه هر كارك بيه بۆنمونە چاڵێکیان بیرێکیاو بێ هەر خزمەتگوزارێکی کرا خوای گەورە دەستم بە باڵایەوە بێ و خوایە بیپارێزی لە هەموو موسیبەتێک ئامین ئامین والحەمد لله رب العالمین الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه منيب عزيزان مسلمان خوشويستكان لبر رجوندي گشتي معلومي جنابتانا
سپاس بخوای پەروەردگار ئێمە چەند مایە کە تێپەڕمان کرد ئەوەی کە بانگەشەیە بژاردن ئەلحەمدولیلا بە شتێکی جوان و باش بۆی دوور لە توندتێژی ئێستا چەند ڕۆژێکی ماوە بە دەنگدان تەمان دەنگدان مافێکی گشتی هەر مرۆڤ بێ خاوەنی دەنگی خۆی هەیە تۆ دەتوانی بڕۆی بۆ خۆت دەنگەکەی خۆ بدەیت ئەیدەی نایدەی چیەکەی و مافێکی خۆتە لای خۆت ئەتوانی ئینسان چونکە ئەم دەنگدانە بۆ خۆتە بڕۆ بۆ خۆت چیت پێ باشە هەموو مرۆڤێک هەموو ئینسانی خاوەن ئەق و ژیرێکی خۆی هەیە کە دنیایەک و بەرچاوی ڕوونە و هەمومان دەتوانی مافێکی لەسەر خۆتە بتوانی ئەو مافە و ئەوڵ ژان نەچووکە ئێمە ئەو خەڵکانە کە دەچین بۆ عێراق لەوێ یاسادانن گشتێک دانن سبەینێ لەسەر تۆ لەسەر هەموومان ئەبێ جێبەجێ بکرێ بۆ شتێکی جوان و چاک و باش داهات و ئەم دەنگدانش کە دەبووی دەگەندەی ئەو ئەمانەتە لە نێوانی خۆت و خوادا ئەمانەتەوە بێ ئەمانەتەکە بە جوانی بدەی و شایەتەکەی بە جوانی بدەی ئەمە لە نێوانی تۆدا لە نێوانی ئەو کەسانەشدا کەوا کە خۆیان هەڵەبژێرن ئەمانش مەسئولیەتەکان دەقاتی ئێمە فرسترە ئەبێ ئەچنە ئەو شوێنە بە ئەمانەتەوە لە شوێنێکی چاک باش بکەن بۆ خەڵک چونکە خەڵک ئەوانی ئەو بژار بۆ ڕستێکە هەوێ ئەگە کەسێ وا بووی ئەوە چاک إمام عمر فەرمێ من استعمل رجلا هەر کەسێک کابرایە هەڵیان بژار و چووە شوێنێک بۆ بەرژەوەندەی گشتی خۆیشی کرد یعنی بۆ خۆی کەسوکاری جوێی نەدا بە خەڵکی فقد خان الله ورسوله والمؤمنين ئەو خیانەتی کردە لە خوا لە بێڕمە لە خەڵکی ئەبێ ئینسان کاتێ چووە شوێنە خەمی خەڵکی هەبێ لەگەڵ خەڵکا بێ هەوڵدا بەرژەوەندی خەڵک و خەڵک باش بکە ئینشاءڵڵا وێدەوارمش کە ئەم پرۆسەیە ئەمە بژاردنە بێتە مایە خێر خوای گەورە خێری تێ بکات بە عەقایب بشکێتەوە خێری خەڵکی کاری ئینشاءڵڵا تەعالا و خێری هەمولایەکمان بێن خوای گەورە بە سەلامەتی هەموومان لەمە شتێ پڕ بکا و برایەتی و تەبایی و یەکڕێفی لە نێوەمان زیاد بکا بێتە مایە خێر ئینشاءڵڵا تەعالا ومێد دەکەم لای خوای پەروەردگار دەرگای خێر هەمولایەکمان بکاتەوە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل وسلم وزد وبارك على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد واقم الصلاة